هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژی داعش بەردەوامە لە هەوڵەکانی بۆ شکست پێهێنانی داعش و هاوپەیمانەتیەکە کە 83 وڵات و ڕێکخراو تێیدا ئەندامن. پێیان وایە بەردەوامبوونی جەنگ لە سووریا هۆکارێکی بەهێزە بۆ مانەوەی داعش. بە ئامادەبوونی چل وەزیری دەرەوەی وڵاتانی ئەندام لە هاوپەیمانەتیەکە لە ڕۆمای پایتەختی ئیتالیا لە 28 حوزەیرانی ڕابردوو کۆنگرەیەک سازکرا. ئامانجی کۆنگرەکە گفتوگۆی چەند دۆسەیەکی هەڵپەسێردراو بوو بە تایبەت شەڕی دژی داعش و شکست پێهێنانی لە جیهاندا. بارودۆخی سووریا چەقی گفتوگۆکان بوو، تێدا رووسیا چارەسەری سیاسی بە باشترین چارەسەر زانی، بە تایبەتی لە لێکەوتەکانی کۆنگرەی جنێف و بڕیاری ژمارە 2254 ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی. جۆ بایدنی سەرۆکی ئەمریکاش لە کۆبوونەوەکەیدا لەگەڵ ڤلادیمیر پۆتین دڵنیایی بە هاوتار ڕووسیەکەیدا و بەڵێنی بەردەوامی یارمەتیە مرۆیەکانی بە پۆتیندا و جاختی لەسەر پێویستی بەردەوامبوونی ڕێڕەوە مرۆیەکاندا بەبێ گەڕانەوە بۆ ڕەزامەندی ڕژێمی سووریا وەک ڕێڕەوی بابلهەوە لەگەڵ تورکیادا. بەڵام رووسیا ڕەتی دەکاتەوە ئەم ڕێڕەوە بەکاربهێنرێت و پێداگری لەوە دەکات یارمەتیە مرۆیەکان لە ڕێی سووریاوە پێشکەش بکرێن. چاوەڕێژ دەکرێت ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی لە دەی تەمووس ڕێگەپێدانی تایبەتی نەتەوە یەکگرتووەکان بۆ چوونە ناوەوەی یارمەتیەکان لەو دەواازەیەوە گفتوگۆیی لەبارەوە بکرێت. لە چوارچێوەی قەیرانە مرۆیەکان لە سووریاشدا دۆسەی ملیۆنان ئاواری ناوخۆیی و پەنابەر لە وڵاتانی جیهان. لە نێویاندا تورکیا گرفتێکی گەورەیە کە نزیکەی 3,800,000 پەنابەری سووری لەو وڵاتەدان کە بوونی ئەو پەنابەرانەش لێکەوتە یابووری و سیاسی و کۆمەڵایەتی هەیە. بە پێئەمەری نەتەوە یەکگرتووەکان زیاتر لە 140 ژێرخانی یابووری سووریا بەهۆی چالاکیە سەربازیەکان و جەنگ و ململانیەکانەوە داڕووخاوە. هەڵوێستی توندی رووسیا لەبارەی پشتگیری سووریا و ئەو بارودۆخی لە ئارادایە بۆ یەکلاکردنەوەی دۆخەکە بە کردەی سەربازی دەبێتە هۆکارێک بۆ درێژە کێشانی جەنگ لە سووریا تا ساڵانی داهاتوش. هەروەها پێشبینی ئالۆزبوونی دۆخەکە دەکرێت لە پارێزگای ئیدلیب بەهۆی هێرشە ئاسمانیەکان و ئالۆزیە سەربازیەکان لە هێڵی پێشەوەی جەنگەکە لەگەڵ هێزە ئۆپۆزیسیۆنە چەکدارەکان. لەلایەکی دیکەوە ئۆپۆزیسیۆنی سووریا کە ئێستا وەفدێکیان لە تورکیایە بۆ بەشداری لە کۆبوونەوەی ئەستانەی 16 کە تێیدا بارودۆخی سووریا گفتوگۆی لەبارەوە دەکرێت. ئەیمەن عاسمی وتەبێژ بە ناوی وەفدی ئۆپۆزیسیۆنەوە لە کۆبوونەوەکە ڕایگەیاند ئۆپۆزیسیۆن نوێنەرایەتی ڕاستەقینەی گەلی سووریا دەکات و هەوڵ دەدەین لە کۆبوونەوەکەدا لەگەڵ بەرپرسانی رووسیا وتوێژ بکەین و گرنگترین تەوەرەکانی گفتوگۆشمان پەیوەسە بە دەواازەکان و بارودۆخی مرۆییەوە.